ئەخەی دڵ چیم بەسەر هات چیم بەسەر دێ تۆ پێت کردم نەکۆڕی بادەنۆشم شەوی مەستی کردم ئەخەی دڵ چیم بەسەر هات چیم بەسەر دێ تۆ پێت کردم نەکۆڕی بادەنۆشم شەوی مەستی کردم دەروونم دەریای غەمە ڕوخسارم ڕەنجی مردوو دەروونم دەریای غەمە ڕوخسارم ڕەنجی مردوو ئەخەی دڵ چیم بەسەر هات چیم بەسەر دێ تۆ پێت کردم نەکۆڕی بادەنۆشم شەوی مەستی کردم ئەخەی دڵ تۆ هەتا کای دەستەمۆیی ئەموو ئەو بین هەتا کای دلی دەستی باری ڕۆژگار ڕوونەغەم بین ئەخەی دڵ تۆ هەتا کای دەستەمۆیی ئەموو ئەو بین هەتا کای دلی دەستی باری ڕۆژگار ڕوونەغەم بین بەهارێک زەردی پاییز غەمی تۆ دووری ئازیز بەهارێم زەردی پاییز غەمی تۆ دووری ئازیز ئەخەی دڵ چیم بەسەر هات چیم بەسەر دێ تۆ پێت کردم نەکۆڕی بادەنۆشم شەوی مەستی کردم ئەخەی دڵ چیم بەسەر هات چیم بەسەر دێ تۆ پێت کردم نەکۆڕی بادەنۆشم شەوی مەستی کردم ئەخەی دڵ چیم بەسەر هات چیم بەسەر دێ تۆ پێت کردم نەکۆڕی بادەنۆشم شەوی مەستی کردم دەروونم دەریای غەمە ڕوخسارم ڕەنجی مردوو دەروونم دەریای غەمە ڕوخسارم ڕەنجی مردوو ئەخەی دڵ چیم بەسەر هات چیم بەسەر دێ تۆ پێت کردم نەکۆڕی بادەنۆشم شەوی مەستی کردم